لە دیدارێکی تایبەتی دیکە بەیەکەوەی هەڵلقەی پێشووی دیداری تایبەتمان لە تلویزیۆنی ڕۆژهەڵاتەوە تەرخان کردبوو زوایان زۆربەی کاتەکەمان تەرخان کرد بۆ لێکدانەوە و شرۆڤەکردنی پرسی ڕێککەوتنی نێوان ئێران و وڵاتانی زێدەیەک 5 زێدەیەک لەم دیداریاندا تەوەری باسەکانمان زیاتر و یا زیاتر کاتەکە تەرخان دەکەین بۆ ئەو باسانەی کە پەیوەندیدارن بە ڕووداوەکانی ئەماخرانەی ناوچەکە و کوردستانەوە. دیسانیش لە بەرنامەی دیداری تایبەتدا میوانی بەرنامە بەڕێز کاک عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە. سپاستان دەکەم کاک عەبدوڵڵا کە جارێکی دیکە بەشدار بوونەوە لە دیداری تایبەت. سپاس بۆیەوە. مەمنون دوبارە. ئەم جارەیان باسەکە من لە پرسە ناوچەیەکانەوە من دەست پێ دەکەم. سیمای سیاسی ناوچەکە بەنیسبەت ماوەی لەوە پێشەوە گۆڕاوە. قەیرانێکی کۆچ و کۆچبەری هەیە بەرە ئوروپا کە خەڵکی کوردستانیش تێدا بەشدارە. لە لایەکی دیکەوە قەیرانی سووریا قوڵتر و ئاڵۆزتر بووتەوە. رووسیا بە ئاشکرا ئەمجارە هاتووە دەخالت دەکات لە سووریەیەکی کە مەحەلی کاری سیاسی ئێرانیشە و مەحەلی نفوزی ئێرانیشە. قەیرانی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەر بەردەوامە. لە لایەکی دیکەوە شەڕ لە کوردستانی تورکیا دەستی پێکردێتەوە پرۆسەی ئاشتی وەستاوە. بە ئەم شرۆڤەی ئێوە بۆ سیمای سیاسی ئێستای منتەقەکە چییە؟ وەڵا ئەو کارێکی هەسان نییە چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاڵۆزیەکی گەورەدا نوقم بووە. لە ڕاستیدا ئەو بزوتنەوەی کە لە پێشدا لە تونس و بە دوایشیدا لە میسر لە مەیدانی ئازادی میسر دەستی پێکرد و بە ناوی بەهاری عەرەبی ناسرا لە جێیەکی وەکو تونس تەئسیری چاکی بوو. لە ڕاستیدا دەتوانم بڵم ڕەنگ بێ ئەوێ تەنیا جێیەکە کە زۆر بە مثبەت و باش شکاوە. بەڵام لە میسر بوو بەهۆی هاتنە سەرکاری لابردنی حوسنی موبارەک و هاتنە سەرکاری مرسی و ئیخوان الموسلیمین. ئەوانیش بە سیاسەتێکی توندڕەوانە میلەتیان لە خۆیان بێزار کرد و تەزاهورات و کۆبوونەوەی میلیۆنها میلیۆن میسری نیشانی دا کە ئەوانی متمانەی خەڵکیان لەدەست داوە و ئەرتەشی لەو فرسەتە کەڵکی وەرگرتووە و سیسی بە کۆدەتایە کاتە سەرکار کە ئەلانیش حکوومەتەکەی تووشی کێشەی تێرۆریزمێکی زۆر بەربڵاوە. نەک جارێک تەقەیەک لێرە و لەوێت تێرۆریزمێکی زۆر بەربڵاو کە تەنانەت لە سەحرای سینا بەڕاستی هاسان نییە باشارکردنیان. دەی شەڕی سووریە کە لە پێشدا بە خۆپیشاندانێکی ئارام و هێمنانە و دموکراسی خوازانە و مەدەنی دەستی پێکرد بوو و بەڕاستی جێگەی هەموو پشتیوانیەک بوو. وردە وردە بە هەر هۆکارێک کە پێم وایە خودی ڕژیمی بەشار ئەسەد هۆکاری سەرەکیەتی ئێران هۆکارێکی سەرەکیە و لەو لاشەوە تۆندڕەوانی وەکو ئەنوسرە و دواتریش داعش وای لێ هات کە ئەمە بوو بە شەڕێکی ئاینی و مەزهەبی و بوو بە بەستێنێک بۆ سەرهەڵدان و گەشەکردنی جەرایاناتی تێرۆریستی کۆنەپەرستی وەکو داعش. بۆیە بەگوێی ئامارەکان تا 150,000 کەس کوژراون لە سووریە، میلیۆنەها ئاوارە بوون و بەتایبەت لەم شەڕانەی ئاخری داوای لێ هاتووە کە ئەم ئاوارەیە لە چوارچێوەی دەوروبەریش نەماوەتەوە. زۆریان چوونە تورکیە، زۆر چوونە ئۆردۆن، چوونە هاتوونە ئەم هەرێمی کوردستانی عێراقە. بەڵام ئیتر لەوە ترازا کە ئەوانش بتوانن میوانداریان بکەن ڕوویان کردۆتە ئوروپا و بەوانیشەوە خەڵکی تریش خۆیان لەگەڵ خستووە. بۆیە قەیرانێکی گەورەی پەنابەری هاتۆتە ئاراوە کە هەم لایەکەوە ئینسان بەڕاستی خەفەتبار دەبێ بۆ ئەو کارە ساتە ئینسانیە بۆ ئەو تراژێدیانەی کە دەخۆڵقەیە کە ئیتر بۆ خۆتان دەزانن ئایلان کوردی و منداڵە چکۆڵەکە بە تاقە وێنەیەک دنیای هەژاند
و حتا دەوڵەتە ئوروپاییەکانی ناچار کرد دەواازەکانیان بکەنەوە بەڕووی پەنابەر تابعا ناتوانێەوە درێژەی بێ هەر ئێستا ئاڵمان ئوتریش حکوومەتی چێک بە وڵاتانی دیکە مەجارستانیش پێش ئەوان دەستیان کردو بە تونند و تۆڵکردنەوەی سنوورەکانیان ئوروپا ناتوانێت تەحملی ئەوە بکات تەبعا ناتوانێت خۆ 10 میلیۆن خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرێ لەوێدایانێ بۆیە ئەمە مەسەلەن لایەنێکێتی هەروەکو باست کرد پرۆسەیەکی ئاشتی کە لە 1-2 ساڵی ڕابردوودا بوو لەم چەند مانگەدا لە پێشدا وەستا و دوایش ئێستا بەجارێک پەچی کەوتووە بە دەست پێکردنەوەی شەڕی نێوان حکوومەتی تورکیە و پێکاکە دەمێنێتەوە کێشەی لوبنان هەر بەردەوامە خۆپیشاندانی گەورەی جەماوەری کرا لە ڕاستیدا بەدژی زۆرێک لە حیزبەکان نەکرد لایەکیان و داوایان لێکردن کە کۆتایی بەم وەزعە بێنن کە دیارە لایەنێکی زۆری ئەم ئاڵۆزیە دەگەڕێتەوە سەر حیزبوڵڵا کە دەستی بەسەر زۆر شت داگرت و ناژیەوێ مەسەن یەکێک لەو شتانی تا ئێستا پێش پێگرتووە نایڵە سەر و وەزیر هەڵبژێردرێ نایڵێ ڕێیس جمهور هەڵبژێردرێ ئەوە مەسەلەنەوە دەتوانانی ئەو خۆپیشاندانە گەورانەی کە لە بەغدا و کران و شارەکانی تریشیان گرتەوە و عەبادیان مەجبور کرد لە هەندێک ئیسلاحات یعنی تۆ حسابی بکە ئەوانە هەمووی ناکۆچی گەورن شەڕەکانی یەمەن درێژان هەیە لەلایەوە کە حوسیەکانن کە ئەگەرچی زۆر جار بە ناوی شیعە ناویان دەبنەوە لە ڕاستیدا شیعەنین زۆرێک فیرقەیەکی تایبەتن بەڵام بە هەر حاڵ بوونە جێی پشتیوانی ئێران لەو لاشەو عەرەبستانی سعودی و ئێتلافێکی هاوپەیمانی عەرەبی کە دیارە حوسیەکان خەریکن ڕۆژ بە ڕۆژ دەشکێن لەم یەک مانگی ڕابردوودا تووشی شکستی گەورە هاتوون بەڵام ئەمانە هەموو ئاڵۆزی زۆر گەورن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەخالەتی رووسیا هەروەکو باستان کرد رووسیا هەمیشە پشتی بەشاری گرت بوو بەڵام هیچ وەخت ئاوە بە ئاشکرا نەهاتۆتە مەیدان و دیارە دنیا خەریکە بە حەساسیەتەوە دەڕوانێتە ئەوەی بزانێ رووسیا تاکوێ دەچێتە پێشەوە وا دەردەکەوێت رووسیا تەبعاً بۆ نەجاتی ئەسەد چووە بەڵام وا دەردەکەوێت زۆرتر بۆ ئەوەیەتی دەزانێ ئەسەد دەشتێ زۆرتر بۆ ئەوەیەتی منتیقەی ساحیل و کەناری دەریا بەڵێ کە زۆرتریش عەلەوی نشینن بەندەری لازیقیە و تەرتوس و ئەو منتیقە ئەگەر شکانێک بوو دەیەوێت ئەو بەشە بمێنێتەوە بەدەست بەشارەوە ئەگەر سووریە تەقسیم بوو جا یا بە تەواوی لێک جیابوونەوە یا خود جۆرێک سێ حکوومەتی کورد عەرەبی سونی و عەلەویەکانش لانی کەمەوێ پارێزێت لە هەر حاڵدا دەتوانین بڵێن کە ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە لە 1916 بەملاوە ئێمە ناسیومانە جیهان ناسیویەتی لە ڕێککەوتن نامەی سایکس پیکۆ بینی بریتانیا و فەرەنسا کە بەشیان کرەوە منتیقە و دوای جەنگ لە 1919 ئیتر سنووری وڵاتە ئەمەکەی وڵە سووریان پێکێنا سعودیان پێکێنا ئۆردۆن عێراق کوێوکێ ئەم دابەشکردنەی جیهان و ئەم جوغرافیایەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو خەریکە لەبەر یەک دەترازێ واقعیەتێکە تازە سنوورێک بەشێک لەو سنوور نەهێشتنەوە داعش نێشتۆتەوە سنووری عێراق و سووریەی شێوەند و تێکەڵی کردوونەوەی تر جەبهەکەی کردو بە یەک جەبهە مەجموعەیەک هۆکاری ئاوا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 1-2 ساڵی داهاتوودا زۆر زیاتری شتی بەسەردێ و پێشبینی هەموو ئاڵوگۆڕەکان ناکرێ بەڵام بە ئیحتیمالی زۆر ئەو ئاڵوگۆڕانە کوردیش دەگرێتەوە و ممکنە ئێرانیش بگرێتەوە ئەوەی کە مسۆگەرە تازە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو جارانی خۆی نامێنێتەوە کاک عەبدوڵڵا هەر لە یەمەن و حوسیەکانەوە بگرە هەتا قوڵبوونەوەی قەیرانی سووریە هەتا لوبنان هەتا دەگەڕێتەوە ئەوانی کە باستان کرد کێشەی عیبادی و خۆپیشاندانەکان لێرەوە زۆر ئاڵۆزی دیکە کە لە ناوچەکەدا هەیە لە هەمویاندا ڕێگەیەک لە
دەستکاری دەستێوەردان پشتیوانیکردن یان دەنا دژایەتیکردنی ئێران لەگەڵیانێک لە هەمویاندا ڕێگەیەکی لەوانێ بەهێزیش لە دەست و تەسیر و نفوزی کۆماری ئیسلامی تێدایە. ئەی سەیرە سەرڕای ئەوەی کە ئێران لایەنێکە لە زۆربەی ئەم کێشانەدا، بەڵام لە مەیدانی پراتیکدا لە ئێران تا ئێستا سەقامگیریەکی سیاسی یا شێوەیەک لە سەقامگیری سیاسی دەبێنرێت. هۆکارەکان چییە؟ کێشەکان ئەم کێشانە تەسیریان لەسەر شەقامی سیاسی ئێران نەبووە بۆ لەسەر کۆڵەکەی سیاسی لە ئێران. ئێران هەمیشە کوێتی من شەڕی خۆم دەبەمە دەرەوەی سنوورەکانم، هەرواشی کردووە. حیزب الله ئامۆزش دەدا، تەیاری دەکا، دەیخاتە ژێر تەسیری خۆیەوە، دەیباتە شەڕی سووریای پێ دەکا. موشەکی بەدەیان هەزار دەداتێ، شەڕی ئیسرائیلی پێ دەکا. لە پێشدا مالیکی وەڵام عیبادی کەمتر، بەڵام عیبادیش لە ڕێگەی کەسەکانی خۆیەوە لە نێو شیعی عێراق لەو ڕێگایەوە شەڕی خۆی دەکا و کاری خۆی دەکا. ئێران تا ئێستا ئێرانی بە مانای کۆماری ئیسلامی ئێران تا ئێستا توانیویەتی کە خۆی لە پڕیشکەی ئەم شەڕە بپارێزێ و شەڕەکانی لە دەرەوەی خۆی بکە، بەڵام دیار نییە تاکەی دەتوانێت ئاوا بمێنێتەوە. ئەوە بەستراوەتەوە بەوە کە گۆڕانکاری ناوخۆیی چۆن دەبێت. هیچ کام لەو وڵاتانە بەبێ گۆڕانکاری ناوخۆیی ناگۆڕێن. بۆیە ئەوە دیارە هیوادارم گۆڕانی ئێران گۆڕانێکی مثبەت بەرەو ئازادی، بەرەو مافی نەتەوەکان، بەرەو دموکراسی خوازی و بەرام سەقامگیریەکی دڵخوازانە و ئینسانی بێ. من ناڵم باو کوشت و کوشتارە بکەوێتە ئێرانیش نا، بەڵام ئێران ئەو جیاوازیەی هەیە. من وا دەزانم مێژووی پێشووی سیاسەتی ئێران و پێشینەکەی و کۆمەلگای مەدەنی و ئەگەر هەمووی ئەوانە بڕوانین، بە بڕوای من ئێران ئیستیعدادی ئەوەی هەیە کە لە نێو ئەو هەمووە تاریکیەدا و ئالۆزیەدا کە هەیە و ئێران بۆ خۆی ئێرانی ئینی ڕژیمەکەی دەستی تێیدایە، هۆکارێک لە هۆکارە سەرەکیەکانە، بەڵام کۆمەلگای ئێران ئیستیعدادی ئەوەی هەیە ببێتە پێشەنجیەک لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە وەکو چۆن تونس بوو. ئەلعان تونس جیاوازە لە زۆر شوێنەکانی دیکە، بەڵام تونس و تەسیرە گەورەی نییە. ئێران دەتوانێت مرکزێکی گەورە بێ لێرەوە ببێتە گۆڕانکاریەکانی ئێران گۆڕانی پێشکەوتن خوازانە و ئازادی خوازانە و خەڵکی و ئینسانی بێ. ئەمنەوە ئیستیعدادە دەبینم لە کۆمەلگای ئێراندا ماف خوازانە بێ و لە نەتیجەدا تەنانەت ببێتە سەرمەشق و پێشەنجێکیش بۆ گۆڕانکاریەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕاستی من پێم وایە ئەگەر ئیسلامی سیاسی کە نیشانی داوە تا چ ڕادەیەک خەتەرناکە و تا چ ڕادەیەک تا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگاری نەبێت لە چنگ ئیسلامی سیاسی، نەڕووی ئازادی، نەڕووی دموکراسی، نەڕووی مافی ژن، نەڕووی مافی نەتەوەکان و نەڕووی ئەمنیەت و ئاسایش بەخۆیەوە نابینێ. ئەم ئیسلامە سیاسی ئەگەر قەرار وایە پاشەکشەیەکی جددی پێ بکرێ، ئەمە لە وڵاتی ئێران لە هیچ کوێ ئاوا خەڵک ئەزمونیان نەکردووە و لێی بێزار نەبوون و لە هیچ کوێش بە بڕوای من کۆمەلگاکەی ئەوەندە ئامادەجی و ئیستیعدادی وەلانانی نییە، دەسەڵاتی وەلانانەکەی نییە. ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی ئیستیعداد و سەلاحیەتی ئەو کارەی نییە. نەخێر ئامادەجی ئەو کارەی هەیە، ئیستیعدادی ئەو کارەی هەیە، بەڵام توانای عەمەلیەکەی بۆ تێکشکاندنەکەی نییە. بۆیە هیوادارم لە ئێران بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد، بزوتنەوەی نەتەوەکان، بزوتنەوەی کرێکاری خوێندکاران، ژنان، بزوتنەوە ئازادی خوازەکان، دموکراسی خوازیەکان، مافخوازانەکە، ئەوانە وردە وردە بێنە سەرەوە و ئەوانە بڕیاردەری داهاتووی چارەنووسی ئێران بن.
سپاسە من دێمە سەر باسەکانی تایبەت بە ڕۆڵی کورد لە دۆخی سیاسی ئێستا ئێراندا و کاریگەریانی کەم دۆخی ئێستا لە سەریدادنی لە کوردستانی ڕۆژهەڵات و دۆخی ناوچەکە لە سەریدادنێ من دێمە سەر و باسە بەڵام بەگشتیەوە لەم ڕۆژەی ئێستای ناوچەکەدا دەرفەتەکان و مەترسیەکان بۆ مەسئلەی کورد بەگشتی لە ئێستای ناوچەکە و دنیادا چۆن دەبینن پێم وایە پێشترش باسمان کردووە لەم بەرنامە و لە بەرنمەکانی تر و لە میدیای دیکەشدا کە لە منیان پرسی بێ دیارەوە تەنیا قسەی منش نییە بەڵام هەرگیز لە 100 ساڵی ڕابردوودا کورد لە مەوقعیەتێکی ئاوا باش نەبووە بەگشتی وەختێک حیسابی دەکەی یعنی ئاوا چاچی بۆ هەڵ نەکەوتووە ناوی کورد بە شێوەیەکی مثبەت و خۆش و مەقبوڵ لە دنیادا و ناوی پێشمەرگە نەگوەکو تەرۆریست نەگوەکو میلیشیای بێسەرە و بەرە وەکو هێزێکی ڕەسەنی ئازادی خواست کە بە دژی تێرۆریزم دەوەستێتەوە ئەمنیەت و ئاسایش بۆ میلەتەکەی خۆی و میلەتانی دەوروبەر دێنێ دا کوردستان وەک وڵاتی نەگداڵدە و پەناگای تێرۆریزم ئەو جۆری جمهوری ئیسلامی پێتاوان بار دەکەن وەکو داڵدەدەری خەڵکانی لێقەوما و کەمایەتیەکان و هەم ئەوانە ناوبانجێکی زۆر چاکن ناوی کورد زۆر چاکە بە تایبەتی لەم هەرێمی کوردستانە مەبەستمە ئەم حاڵەتە هەیە ناوی کورد لە سووریە زۆر کەم بوو ئێستا زۆر بەرز بۆتەوە و زۆر بەرزی دەنرخێنن لە دنیادا هەڵبژاردنەکانی پارلمانی تورکیا لە حوتی مانجی ژوئەندا ڕاستە دووپات دەکرێتەوە بەڵام سەرکەوتنێکی گەورە بوو بۆ کورد هەشتا نوێنەری هێنا هەمووی کوردنین حیزبی هادەپە بەڵام هەشتا نوێنەری هێنا کە گونجاون لەگەڵ مەسەلەی کورد تا ڕادەیەک ئەوانە هەمووی دەستکەوتی چاک بوون مشکیلەکە ئەوەیە یەکەم ناوچەکە زۆر ئاڵۆزە هەموو شتێک پێشبینی ناکرێ جاری وایە هۆکارێک دێتە پێشەوە بۆ تۆ موسبەت نییە بە زیانی تۆ کار دەکا بە دەست تۆش نییە بەڵام بێزگەلەوە من پێم وایە لە نێو خۆی کوردیش مشکلمان هەیە بۆیە نەکراوە تا ئێستا وەگەر ئاوا بڕوە بەداخەوە ناکرێ بە باشی بە باشترین شێوە کەڵکی لێ وەرگری زیاتریشی بکەنەوە مەسەلەن تۆ بڕوانە ئەلان ئێمە لێرە لەم هەرێمی کوردستانە کێشەی سەرۆکایەتی هەرێم و دەستور و ئیسلاحاتی قانونی ئەساسی و دەستوری هەرێمێ شتێکی ئاساییە ئەو پرسە ببێ و بێتە گۆڕێ و مشت و مڕیشی لەسەر بێ و تا ڕادەیەک ململانێشی لەسەر بێ بەڵام بە بڕوای من هیچ کام لەوانە نابێ وا بکە کە ئەساسی دەستکەوتی ئەم هەرێمە بکەوێتە ژێر پرسیارەوە یعنی ئەگەر بێت و ئەو ململانەیانە وەها لێک بترازێن یعنی وا بکا کە حیزبەکان لێک بترازێن لایەنەکان لێک بترازێن کە نەتوانن بە سازانێک بە تەوافوقێکی نیشتمانی بگەن من بە زیانی دەزانم ئەگەری هەیە اختلافاتە نوێنەرایەتی هێزەکانی دەوروبەری کوردستانی تێدا بێت هەموو هێزی دەوروبەر و غەیرە دەوروبەر ئەمە قانونێکە هەموو کەس دەخالت دەکا بۆ خۆت بەرگە بگری دەنا گلەیلەوە ئێران دەخالت دەکا کردوێتی و دەشیکە تورکیە دەیکرد کاکە ئەویش دەیکە دەوڵەتانی گەورە کورە هەموو دەستی تێدەخەن هەموو بەرژەوەندیان هەیە ئەمن پێم وایە لە زیاتی گلەی لەوان خۆمان پتە و ڕاوەستین ئەگەر ئەم ململانەیانە بگاتە جێیەکی ئەمنیەت و ئیستیقرار لێرە تێکدا بگاتە جێیەکی کە ئاوا مەسەلەن گەنجەکان و نەوەی جوانی ئەم وڵاتە بێهیواکە کە پەڕیوەی هەندەران بن و بڕۆن ئێرە چۆڵکەن ئەوە زۆر بە زیانە ئەگەر ئەو مەترسیە بێتە ئاراوە کە جاریچکە ببێتەوە دوو ئیدارەی ئەوانە بە زیانن بۆیە من پێم وایە زۆر بە جیددیتر تێبکۆشرێ ئەجینا بەڕاستی ئەگەر ئەم شتانە بەبارە خراپەکەی دابکەوێ بەغدا ئەوەندەی دیکە کورد ئیهمال دەکا و گوێی ناداتێ دنیا لێت سارد دەبێتەوە
دەوڵەتانی گەورە ئەو هاتوچۆیە ناکەن سوزانم بڵم بە هەموو مانایەک اعتیبارت دەشت جا خۆ ئەو وەختی هەرێمی کوردستانێکی ئاوا زەعیف ئامادەتر و ئاسیب پەزیرترە بۆ ئەوەی ئێران و تورکیە و چۆش دەستی تێخن بۆیە بەهێز ڕاگرتن و پتە و ڕاگرتن و یەکگرت و ڕاگرتنی کوردستان من بە مەرجێکی زۆر زۆر سەرەکی دەستکەوتەکان دەزانم پێ بێزگە لەوانە خەریسڵەحات پێویستە خەڵک لە مێژە کێشیان هەیە لەسەر نەهێشتنی گەندەڵی لەسەر ئیدارەیەکی باشتر لەسەر ئیسلاحاتێکی باشتر لەسەر چۆن بڵم چاکردنەوەی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات لەم هەرێمە و دڵخۆشکردنی زۆرتری گەنجەکان و زۆر شتی ئاوا هەیە ئەوانش دەبێت ڕەسیدەجی پێ بکەن ئەگەر ئەوانە بکرێ ئینسان مەسەلەن ئەو وەختە دڵنیایی زۆرتر دەبێت ئەلعان بە هەموو پێشکەوتنێکیش کە ئەم هەرێمە بەدەستی هێناوە و دنیاش دەزانێ بەڵام بەڕاستی ئەگەر ئاوە بڕواتە پێشەوە زۆر لەو بڕوادانیم نەتیجەی چاچی بێت زەرەر دەکا و ئەزمونە بە زەرەرکردنی ئەویشەوە هەموو کورد زەرەر دەکا ڕەنگ بە ئێمە زۆرمان ڕەخنە لە هەڵس و کەوتێک لە سیاسەتێک لە زۆر شتی ئەم هەرێمە هەبێ و کەم و کوڕی زۆر تێدا ببینین بەڵام هیوادارمەوەقت پێش نەبێ بەڵام ئەگەر زەربەی خوارد و کزب و فەوتا جا ئەو وەختی هەستی پێ دەکەین بە هەمومانەوە چ زەرەرێکی گەورەمان کردو دەی ئەمە ئێرە کە هیوادارم بکەوێتە سەر هێڵە دروستەکەی لە سووریە کورد مقاومەتی زۆر چاچی کردووە شەڕی زۆر چاچی کردووە دەستکەوتی زۆر چاچی پێکهێناوە بەڵام کاکە تا ئێستاش جۆرێک پاوانخوازی لەوێ هەیە کە ڕێگەی خەڵکی تر ناکەن لایەنێک ڕێگەی لایەنەکانی تر ناکەن خۆ ناتوانێت تا ئاخر درێژەی بێ یعنی چ خۆشیێکی تێدایە مقاومەت و خەباتی کوردی بە دژی هێزێکی تێرۆریست و دژی ئینسانی وەکو داعش لە ناوخۆدا ببێتە شتێکی زۆر نادیموکراتیک خۆشیەکەیچ دەی ئەو مەسەلەن تورکیە لەوێ ئەوە کەوایە لەوێ هیوادارم لە سووریەش بتوانە و کەم و کوڕیان جێبەجێکەن لەناخۆ خەڵک پشتیوانی ئەزمونونەکەیەتی ئەوە پشتیوانی خەباتەکەیان لە کوردستانی باکوور لە تورکیە ئێمە هەمیشە پشتیوانی خەباتەکەیان بووین و هەین کە لەو هەڵبژاردنەشدا بەشداریان کرد و دەستکەوتی چاچیان بەدەستێنا پیرۆزباییمان لێکردن ناومان لێ نووسین و بەڕاستیش بە هەموو نەوعێک حەز دەکەین کورد لێ بتوانێت دەستکەوتی خۆی بەدەست بێنێ و هەموو هێرشێکیش بۆ سەر کورد و قەڵت و بڕ و ئەوانە هەمووی مەحکوم دەکەین بەڵام حقیقەتی ئەوەیە کە لایەنی بەرامبەریش بێ هەڵە نەبووە و بێخەتا نەبووە لە هەڵگیرساندنەوەی ئەم وەزعە ئەمن پێم وانیە لەو شەڕەدا کورد قازانج بکە من پێم وایە پرۆسەی ئاشتیەکە زۆرتر بە قازانجە بۆیە هیوادارم بە نەوعێکی نەکشکست خوازانە و زەعیفانە بەڵام بە نەوعێکی مەسئولانە و بەرپرسانە بیبەنەوە بەرەو پرۆسەی قۆناغی پرۆسەی ئاشتیەکە لەوێ بۆیە دەڵێم یەکەم لە ناو سەرجەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەی ئێمە کۆمەڵێک هۆکار هەن و خەریکن ڕوو دەدەن و لە داهاتوشدا ڕوو دەدەن جارێ نازانین چییە و کاریگەری چۆن دەبێ ئەوە ڕنگ بکاری هیوادارم لەوانە بن کاریگەری چاچی بێ بەڵام جاری واشە شتێک بە زیانی ئێمە تەواو دەبێت دووهەم کە لە باوەڕم پێ بکە لە ئەوڵێکە گرنگترە ئەوە ئێمە بۆ خۆمان هەم یەکگرتوویمان هەبێ و هەم سیاسەتی ژیرانەمان هەبێ من زۆر لەگەڵ سیاسەتی ئیحساساتی و پۆپۆلیستی نیم لە مەسەلەی کورددا پێم وایە دەبێت سیاسەتێکی ژیرانەی بە حیساب و کتابمان لەو بارەیەوە هەبێ ئەوە بۆ ئەوانە کە بگەڕێتەوە سەر کوردستانی ڕۆژهەڵات من زۆر جاریش پێشوو ئەوەمان باس کردو ئەگەر ئیجازە فەرموون لە باسی باشەوە دەخێنە دوای من پرسیارەکان ئاراستە بکەم لەوانەیە من جۆرێکم ئاوام بیر لێ کردێتەوە کە پرسیارم لە نزەردا بێتوانە ئەم ڕووداوانە لە پارچەکانی دیکەی کوردستان و لە ناوچەکەدا ڕوودەدا
وەکو باسشم کرد یەکێک لە پرسیارەکاندا فعلەن ئێران و دۆخی سیاسی و فەزای سیاسی لە ئێران فەزایەکی وەک ئارامشیەکی پێشتۆفان بڵێم یاندەنا هەر وایە بوو خۆی فەزایەکی ئارامە هێشتا هیچ نەبووە ئەحساس دەکری کۆماری ئیسلامی لە هیچی لە نەبوو حساس بۆتەوە بە تایبەت بە حسابی ڕۆژهەڵاتی چ لە بەرخوردی میدیاییدا وە چ دەنا لە هەوڵدان بۆ زەربە لێدان و ئەوان دەبۆ کار چییە؟ ڕۆژهەڵات وەڵای یەکەم بەنسبەت ساڵەکان دەورەکانی پێشووترەوە هەم ڕژیمی کۆماری ئیسلامی ئاسیب پەزیرترە لە باری سیاسیەوە تا مەسەن 10 ساڵ و 15 ساڵەوە پێش تا 20 ساڵ 25 ساڵەوە پێش کە هەر زۆر زیاتر ئەو وەختی بە هەموو درڕندەیی وە سەفاکی و بێبەزەی بوون و جینایەتکاری تۆ هەرچی پێی دەڵێ پێی بڵێ بەڵام لە نێو خۆیدا قایم و تر و پتەوتر لە ئێستا بوو هەمیشە ناکۆچی بووە لە نێوخواندە ناڵم نەبووە بەڵام ئەوەی تۆ کوردی لێ بە دەرکە کورد لە ڕۆژێوەڵەوە کۆماری ئیسلامی قبول نەبوو هەرسەن ڕفراندۆمەکەشی قبول نەبووە ئەمە جیاوازە یا بەعزێک لایانی دیکە لە ئێران بەڵام سەرجەم کە حیسابیکەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران گەورەترین زەربەی لە مەشروعیەتی کە درا لە ساڵی 1388 و بزوتنەوەی سەوز بوو من پێم وایە گەورەترین فرسەتێک بوو بۆ گۆڕانکاری لەم 37 ساڵی مێژووی کۆماری ئیسلامیدا تەبعەن کە دەڵێم گۆڕانکاری فقط ئەو بزوتنەوە دەیتوانیت دەواازەی گۆڕانکاریەکە بکاتەوە دەنا مەحدودتر و بەرتەسکتر بوو لەوە ئاوات و ئارەزووی ئێمە و خەڵکیشی تێدا بێتە دی بەڵام دەواازەی بۆ کۆمەڵێک گۆڕانکاری دەیتوانی بیکاتەوە سەر نەکەوت خیاڵم هەیە بڵم وردە سیاسەتی اقتصادی غەڵەت ڕاندخۆری زۆر تاڵان داڕمانی ئابووری تەحریمی اقتصادی لە دەستچوونی مەشروعیەت ئیتر سوزانم ئەو هەمووشتە بۆ خۆتان دەزان لە ژیانی کرێکار و ژن و جەوان و کورد و عەرەب و بەلوچ و یعنی وای کردووە وردە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕاستە ئێستا سەقامگیر دیارە بەڵام زۆر ئاسیب پەزیرە تۆ ئەوە دەتوانی ببینی لێکی بدەیەوە بەو بارەکەیدا ئەم چۆن بڵم گەشەکردنی پرسی کورد لە سەرجەمی ناوچەکەدا ئەخە ئەوەش لەولایەتی یعنی تەوازونەکە لە هەردووک لا گۆڕاوە لەلایەکە و کۆماری ئیسلامی زەعیفتر و هیچ نەبێ ئاسیب پەزیرترە و لەلایەکی دیکەشەوە پرسی کورد گەورەتر بۆتەوە خودی کوردی ڕۆژهەڵاتیش ئێستا ئەمن بە زیندووتر و هیوادارتر و چالاکتری دەبینم خەباتی مەدەنی وردە بە هەموو مەحدودیەتەکان و لەژێر هەموو ئیستیبدادێکی ڕەشیشدا کە باڵی کێشاوە بەسەر هەموو ئێران و کوردستانیشدا بەڵام دیسان خەباتی مەدەنی وردە خەڵک خەریکن فێری دەبن ئێعترازە مەدەنیەکان خەریکن فێر دەبن زۆر شتێ من ئەلان ناچمەوە سەر وردەکاریەکە ئەوانەش وای کردووە کە جمهوری ئیسلامی زۆرتر بترسێ وەش توێ بڵم بەگشتی جمهوری ئیسلامی زۆر لە کورد دەترسێ و بۆیەش هەمیشە بەرخوردی ئەمنیەتی پێدەکا دیارە ئەگەر ڕژیمێکی بەڕاستی خەڵکی و مەسئول وایە کە بەرژەوەندی میلەتی لە بەرچاوگرت بایە تەبعەن نەدەبووە بکە بەڵام بۆ ڕژیمێکی ئیستیبدادی دیکتاتۆری ئەو دائیمەن بە ڕوانینێکی ئەمنیەتی و تمەشای مەسەلەی کوردی کردو و لێی نیگەران بووە حەقیقەتی وەیە دەزانین بۆ نەتەوە بندەستەکانی ئێران کورد پێشەنگە کورد شتێک بەدەستبێنێ ئەوانیش دایانەوێ بۆیە کورد مۆقعەتێکی تایبەتی هەیە یەک شتی تریش هەیە ئەویش باسی ڕۆژهەڵات تەوەریە هەوڵی جمهوری ئیسلامی لەم ساڵانەی دواییدا ئەوە بووە کە خۆ دەزانێت کوردی پێ نافەوتێ دەزانێت هەستی کوردایەتی پێ نافەوتێ دەزانێت ئەو ئیحساسەی خەڵک و ئەو
چۆن بڵێم بڵێسەی ئاگرەی لە دڵی هەر تاچێکی کورددا کە مافی خۆی دەوێ و هویەتی خۆی دەوێت تازەوە ناسردرێتەوە بە بۆمی ئەتۆمیش تازە کورد لە بین ناچێت ئەوەی لێ مسۆگەر بووە ئەمە پلانی حیزبێک نییە وەکو بۆ خۆی پێ دەڵێ گوروهەکانین ئەمە کۆمەڵانی خەڵکی میلیۆنی کوردستانن کە تازە غروری کوردبوونیان ناڵن پێشێل بێ ئەمە دەزانێ ڕیشە و پێگەی حیزبەکانیش دەزانێ زۆی لێ کوشتون زۆی لێ داون زۆریان قوربانی داوە بەڵام ئێستاشی لەگەڵ بێ 24 سعات 48 سعات بە مەرجێک ئازادی سیاسی واقعی لە کوردستان بێ ئەم حیزبانە دەبنەوە بە کۆڵەکەی ئەسڵی خەباتی سیاسی لە کوردستان نەک بە هەزاران و دەیان هەزار بە سەدان هەزار هەر کامە خەڵکیان لەگەڵ دەکەوێت کوردی 8 میلیۆن 10 میلیۆنە کەوابێ جمهوری ئیسلامی هەوڵێکی ئاگاهانەی بووە و هەندێک لایەنیش جا بە عیلم و زانینەوە یا لە ڕووی سادەجی و احساساتەوە ئاویان ڕشتۆتە ئەم پلانی جمهوری ئیسلامی ئەویش چییە؟ دەزانێت سەرجەم کوردبوون و ئەم هەستە شۆڕژگەرانە و ڕزگاری خوازانەی پێ نافەوتێ کانالیزەی دەکا بۆ دەرەوەی ڕۆژهەڵات بە هەمووتان دیفاع لە کۆبانی بکەن خۆ ئەڵبەتە منیش دێکم من و تۆش کردمان و خۆپیشاندانمان بۆ کرد و هەچی لە دەستمان هات کردمان دەبێ بیکەین بەڵام ئەمە بۆ ئەو دەریچەی ئیتمینانێکە بۆی ئەم هەستە نەیەتەوە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات بچێ بۆ دەرەوە بڕۆ لە باکوور دیفاع بکە تۆ بڕۆ ئەلان چەندە جوانی کورد هەیە کوردی ئێرانیشە کوردی ڕۆژهەڵاتە ڕێگەیەکی نییە بۆ دەربڕینی احساساتی خۆی هەستیشی و هەموو عەواتیفی دەڕوشێ بەو زۆڵمەی کە ئەرتەشی تورکیە ئێستا لە جەزیرە و لەکوێ و لەکوێ لە کوردی دەکا بۆیە کانالیزەی دەکا بۆ ئەو لایە بەحسی ڕۆژهەڵات تەوەری زۆر شتی تێدایە بەڵام یەکێک لە شتەکانی ئەوەیە تاچی کورد و سەرجەمی کۆمەلگای کورد و خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ڕووی بکاتەوە ئەو جێی کە دەبێ ببێ هەموو پشتیوانیەک بکەین لە کوردی عێراق و سووریە و تورکیە کردومانە و لاپەڕەیەکی پڕ لە شانازیمانە تەنانەت ئەو جێگایەی کە لەگەڵ سیاسەتی بەعزێک حیزب لە باشوور یا بەعزێک حکوومەتەکەشی زۆر ڕەخنەمان لێی هەیە ئەوەمان نەکردەوە بیان و بۆ ئەوی پشتیوانی لە سەرجەمی ئەزبوونەکە و میلەتەکە نەکەین لە باکووری کوردستان و کوردستانی ڕۆژاواش خۆڕنگ بە زۆرمان جیاوازی یا ڕەخنە هەبێ لە سیاسەتی فلانە حیزبە بەڵام ئەوەمان نەکردۆتە بیانوویەک بۆ ئەوەی سارد بینەوە لە پشتگیری خەباتی ئەوان نەخێرەوانە بکەین بەڵام لەبیرمان نەچێتەوە ڕیسالەتی ئێمە مانی ئێمە پێناسەی سیاسی ئێمە بەوەیە خەباتی ڕزگاری خوازانەی کوردستانی ڕۆژهەڵات بکەین ئێمە ئەگینە احساساتمان فقط کانالیزە کردو بۆ جێیەکی دیکە و خوازرا و نەخوازرا و با لە ڕووی احساساتێکی پاچیشەوە بێ بەڵام ئەگەر ئەمەمان لەبیر بچێتەوە ڕۆژهەڵاتەکەی خۆمانمان لەبیر بچێتەوە یاخود پشتیوانیمان لە پارچەکانی دیکە دوورمان بخاتەوە لەوە بەرچاومان لێڵکە بەرامبەر بەم هەدەفی ئەسڵیەی خۆمان من وا دەزانم گەورەترین ئەومان بە ئاسیاوی جمهوری ئیسلامی ڕشتووە کوردستانی ڕۆژهەڵات مەیدانی خەباتی ئێمەیە و ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەم ساختارە سیاسیە نەعادڵانە کۆنەپەرستانە دیکتاتۆریانە ئەمە ئاماجی خەباتی ئێمە جا لە پاڵ ئەوەدا کاکە چۆن نایکەم معلومە پشتیوانی لە پاشەکانی دیکەژ بۆیە ئەم ڕۆژهەڵات تەوەریە من وا دەزانم خەتەرێکی گەورەیە لەسەر کۆماری ئیسلامی دیارە زۆر شتی دیکەشی تێدایە بە بڕوای من ئەمەیە ئێمە دەبێتەوە جێگای واقعی خۆمان ئێمە بۆ پشتیوانی لە کوردی ڕۆژاوا پێویست ناکە پێناسەی خۆمان پسڕینەوە
پێویست ناکە قوڕ بپێوین بۆ خۆمان بۆی پشتیوانی یەکی دیکە بین، پێویست ناکە حیزبەکانی خۆمان بکوتین، پێویست ناکە خۆمان سەرکۆنەکەین، خۆمان بشتێنین، خودزەنی بکەین وەک فارس دەڵێ ئەوە چییە لە جێیەکی دیکە پشتیوانی دەکەین، لە جێیەکی دیکە خۆپیشاندانی گەورەیە خەچەپڵەیەکی بۆ لێدەین، بەڵام بۆ بڵێن تووسەریەکی لەسەری حیزبەکانی خۆمان بدەین. چێ بەقەت حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات ئاوا بەدەیان ساڵ لە ژێر دیکتاتۆری ماوەتەوە و خۆی ڕاگرتووە و خەباتی زیندوو ڕاگرتووە. جا من بە نمونە کۆمەڵە دێنمەوە سەر لە نوێ بوژاندنەوەی هێزی پێشمەرگە و خەباتی چەکداری بەبێ ئەوەش بڵێم کە ئێمە چالاکی پێشمەرگانە نە خەباتی چەکداری بەبێەوە بڵێم ئێمە قۆناغی خەباتی چەکداری دێنین نەخێر، بەڵام بوژاندنەوەی هێزی پێشمەرگە و چالاکی پێشمەرگانە کاری سیاسیکردنی ناو وڵات، کاری ڕۆشنبیری، کاری ڕاگەیاندن، کاری ڕێکخستن، کاری جوانان، کاری ژنان، کاری دیپلۆماسی جیهانی، ئێکاکە هەمووی ئەوانە لە سەختترین و پڕمەحدودیەتترین شەرائیتدا ئێمە بردومانەتە پێشەوە بەداخەوە و 100 جار بەداخەوە ئەو پشتیوانیەی ئێمەش بۆ پارچەکانی دیکە کردومانە کوا خۆ جوابی چاکمان وەرنەگرتۆتەوە، یعنی بەقەدەر خۆی جوابمان وەرنەگرتۆتەوە. من پێم بۆ گلەی ناڵم، بەڵام هەرچەندی لە کوردستانی تورکیە انتخاباتیان کردووە ئەلعان نابت چەندەها ساڵ لەوە پێش لە شارەداریەکان دەنجیان هێنانەوە نامەی پیرۆزباییمان بۆ نووسیوە، بە زبانی ملاقاتمان کردوون و پیرۆزباییمان لێ کردوون. مانگرتنی زیندانیانی سیاسی لە کوردستانی باکوور بۆ ڕاگەیاندنماندا و ئەوەمان لەسەر پشتیوانیمان لێ کردوون. ئەم انتخاباتی ئەخێری هادەپە بۆ پشتیوانیمان لێ کردوون، ناوەمان لێ نووسیون. ئەرێ زەحمەت نییە جوابێکی ئەو نامانە هاتەوە؟ خناتۆتەوە. ئەرێ زەحمەت نییە ئەو هەموو ئیعدامە سیاسیە لە کوردستانی ئێران دەکرێ؟ ئەرێ ئەو بۆم ڕێژ کرا بۆ کۆمەڵە؟ نامەیەکمان بۆ هات لە تەرەف باکوور و ڕۆژاوای کوردستانەوە؟ نەهات. لە مەحکومکردنی کۆمەڵی ئیسلامی نەهات. جا بۆیە دەڵێم ئێمە دڵمان زۆر گەورەیە، ئەوەمان نەکردۆتە بیانوویەک بۆ ئەوەی لە میلەتەکە، لە خەباتەکە، لە بزوتنەوە ڕزگاری خوازانەکە پشتیوانی نەکەین. بەڵام من دەڵێم ئێمە ئەرچی خۆمان بەجێ گەیاندووە بە عیلم بەوەش کە ئەو جوابەی شیاوی بووین وەرمان نەگرتۆتەوە، بگرە مەحدودیەتمان لە سەردان دراوە، بگرە خراپەمان وتراوە لەلایەن بەعزێک حیزب و لایەنی پارچەکانی تریشەوە. دەی لە هەموو ئەم شەرائیتە سەختە و لە ناو جەرگەی وەزعێکی وادا ئێمە بزوتنەوەکەمان ڕاگرتووە، خەباتەکەمان ڕاگرتووە، هێزی پێشمەرگە و ڕێکخستن و ڕاگەیاندنمان ڕاگرتووە، بە هەموو برسیەتی و تونیەتیەکمان تەحمل کردووە، هەموو مەحدودیەتێکمان تەحمل کردووە، بەڵام نەمان هێشتووە ورەی خەڵک دابەزێ. بۆیە ئەمن ئینتیزارم لە هەموو جوانێکی کوردستانی ڕۆژهەڵات ئەوەیە، ڕۆژهەڵات تەوەری بکەنە قوتبنمای سیاسی هەموو حرەکەتێکی خۆیان، ئەوە بکەنە معیار، ئەوە بکەنە استراتێژی خۆیان. جا لە سۆنگەی ئەم استراتێژیەوە ئەشهەدەن بیللا پشتیوانی پارچەکانی دیکەش ئەرچێکی سەرشانمانە، بۆ ئەوانیش ئەرچیش سەرشانیانە نایکەن خراپ دەکەن، بە ئەندازەی پێویست نایکەن، ئەوەش هەر قسوورێکە. ویستم هەزارێکی دیکە بەڕاستی پێم وایە بەگشتی زەعیفبوون و ئاسیب پەزیربوونی ئێران، بەرزبوونەوەی پرسی کورد و بەگشتی ئەمانە تەوازونی هێزەکانی گۆڕیوە. درەنگی یازوو ئێران، یعنی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران یا هەر ڕژیمێکی دوای ئەوە بێ، درەنگی یازوو مەجبورە بە جۆرێک ئێعتراف بە کورد لە ئێراندا، غەیری ممکنە ئەو وەزعە ناتوانێت درێژێ بێ. جا ڕۆژهەڵات تەوەری ئەوەندەی دیکە فشاریان بۆ دێنێ، بابە ڕۆژهەڵات تەوەری بکەین بە میحوەر، بیکەین بە استراتێژی خەباتی ڕزگاری خوازانەی مەدەنی، سیاسی، ڕێکخستن، پێشمەرگانە، هەموو شتێک بخەینە خزمەت ئەم دیدەوە، یەکگرتووی نێو خۆمان بەوجود بێنین. من پێم وایە بەڵێت
گۆڕانکاری دەتوانێت لێرەش بەوجود بێ بۆ نە بۆ ئێمە شەڵ دەکەوێت خاترجەم لە دوایین پرسیارەکانمەوە پرسیارە لە ماوەکانی پێشتردا مقدارێک باس و هاتوچۆ لە نێوان لایەنەکاندا جاچ لە شێوەی دانیشتنی دوور لە چاوی کامێرا و میدیا بوو بێت چ بە شێوەیەکی کە زیاتر هەواڵی لێ وڵاو بوو بێتەوە بەڵام جموجۆڵ بوو لەسەر ئەوەی کە ڕۆژهەڵات تەوەری یان دەنا هەر چارەسەرێکی دیکە کە بتوانێت ئەو ناوەڕۆکێکی ئێوە باستان کرد بنێتە ئەنجامێک بۆ لێک نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکان وە پتەوکردن و ڕێکخستنی هێزی کوردی ڕۆژهەڵات ڕووە کۆماری ئیسلامی هەبوو بەڵام ئایا لە ماوەی ڕابردوودا هیچ خبرێکی تازە لە نێوان ئەحزابدا لە نێوان سەرکرداتی ئەحزابی کوردی ڕۆژهەڵاتیدا هەیە بۆ بەڕێوەبردننی وەها پلان و بەرنامەهایەک ئەگەر مەبەستی پرسیارەکەی جەنابەت ئەم یەک دوومانجی ڕابردوو بێ ناخێر هەوڵێکی عەجایب نەدراوە بەڵام پێم خۆشە بڵێم کە خۆشبەختانە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات و زۆر حیزب و لایەنی دیکەش لەم هەرێمی کوردستانە هەموو زۆر هاودەردی و هاوپشتی خۆیانیان دەربڕیوە بەرامبەر بە پیلانی تێرۆریستی بۆم ڕێژکردنەکە کە خۆشبەختانە پوچەڵ بووەوە سەردانیان کردوین لێیان پرسیوین ئەمە سوپاسی هەمویان دەکرد دیارە بە ئەوەش بڵێم خۆشبەختانە لە نێو حیزب و کەسایەتیە ئێرانیەکانیشدا زۆر دەنگدانەوەی چاچی بووە و زۆر مەحکوم کراوە و زۆر تەیفێکی فراوان ئەو کارەی کردووە بۆیە بۆ پێشم وایە ئەوە گرنگە بۆ ئەوەی کۆماری ئیسلامی بزانێ کاری ئاوا بێ سزا نامێنێتەوە لەلایەن خەڵکەوە و پێی ڕیسوا دەبێ و جا عواقیبی دیکەشی چ دەبێ ئەوە پێی باسکردنی لێ نییە لێرە بەڵام ئەگەر فەرمووی ئەم یەک دوو مانگە هەوڵێکی تاوە ئیبتیکاری عملێکی تازە هەیە نا بەڵام خۆم یەک ڕەئیم هەیە ئەمن پێم وایە حیزبەکان دەبێت دانیشن لەسەر ئینتیخاباتی مەجلیسی شورای ئیسلامی کە لە مانجی ئەسفەندا بەڕێوە دەچێ پێم وایە دەبێت دانیشن و هەوڵ بدەن بۆ هەماهەنگی هەوڵ بدەن بۆ یەک سیاسەتی و هەوڵ بدەن بۆ ئەوەی چاکترین کەڵک لەم ڕووداوە وەرگرت کاوڵا سپاس بۆ تۆزیحەکانتان ئەمن پرسیارێکی دیکەم لە کۆتاییدا تەنیا ماوە ئەویش بە بۆنەی مەحدودبوونی کاتەوە دەنا من پێمان خۆش بوو لەوانە زیاترتان پرسیار لێ بکەین لەسەر ئەم جۆرە باسانە کە بە تایبەت دەتوانێت باسی فکری و تێۆریکی بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات بێ ئەمە زیاتر بدوێن و شورەوە لە بەڕێستان وەربگرین لەم دوایانەدا لەم ئاخراندا و لە مانگانی ئاخردا باسێکە بوو بە نێوی زیادکردنی واحد های دەرسی کوردی لە زانکۆی کوردستان و سنەم و هەروەها هەڵبژاردننی یان دانانی یەکەم سەفیری کوردی سنی کە ئەویش هەر دەبێت لە شاری سنەوە بوو بێت و ئەوانە و ڕوویکردی دەوڵەتی ڕۆحانی بۆ جۆرێک پرسیینەوە لە باسی کەمینە نەتەوایەتیەکانەوە کامنتی بەڕێستان وەک ئەمە وەک پرسیاری آخر بۆ پێم خۆش نەبوو لێن گوزەرا بێتین و باسم نەکردبێت کامنتی بەڕێستان لەسەر ئاوە هەوڵهایەک چییە؟ دێرە خۆ من ئێمە مخالیف نین لەگەڵەوەی واحیدی دەرسی کوردی دابندرێ بەڵام ئەو قەترەیەکە لە بەرابەر دەریادا بۆ مافەکانی کورد ئەوەی کە بەگشتی دەتوانم بیڵم من وعدە وعیدم زۆرتر دیوە لە دەوڵەتی ڕوحانی تا هیچ گۆڕانکاریەکی جدی کوردستان هەروە بەڕوانین بە نیگایەکی ئەمنیەتی تێدەڕوانن ئێعدام هەر هەیە دەستی ئاوەڵای هێزە چەکدارەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەران هەر هەیە تونند و توژی هەر هەیە کاری تێرۆریستی و خراپکاری ئەوە بەنسبەت کۆمەڵە دیمان تا چ ڕادەیە کارێکی خەتەرناکیان گرتۆتە پێش ئەوەی کە واحیدێکی دەرسی دادنێن هەر دەبوو داینێن و دەبوو زۆر زۆرتریشی دانێن و کەمیشە ئەوە لە ڕاستیدا ئەوەی کە خەڵک باسی دەکەن دانانی دەرسێک لە نێو دەرسەکان بە زمانی کوردی نییە
خوێندن بە زبانی کوردیە بە هەموو دەرسەکانیەوە. ئەمەیە ئەو شتەی کە مافی نەتەوەییە لە بواری زباندا بۆ مەسئلەی دامنانی ئوستاندارێکی کوردیش کە قەولیاندا بوو ئەوەشیان پێ نەکرا. بۆیە من ئەمانە بەڕاستی پێم وایە بەوانە ئەو ڕێفۆرمەی کە ئەگەر جمهوری ئیسلامی ڕۆژێک لە ڕۆژان یا ڕۆحانی یا هەر کەسێکی دیکە یا سبەینە نازانم ئیسلاح تەڵەبێک بێتە سەرکار، ڕێفۆرمی کورد ئەوە نییە. پێم خۆشە تەنانەت ئەوەش بڵێم کە لەوێ ئەو باسی ئەوەی کرد کە جمهوری ئیسلامی هەولێر و بەغدای پاراستووە. پێچەوانەکەیەتی پێشمەرگە هەموو ناوچەکەی، ئەوە پێشمەرگەی کووردە هەموو ناوچەکەی لە دەست داعش پاراستووە. بۆیە من ئەوانە زۆرتر بە شتێکی تەزیینەتی و بچووک و ڕەمزی دەزانم تا واقعی، خۆ دیارە دژی نیم لە کۆڵخۆکردنەوەیە جمهوری ئیسلامی ئێران کە من پێم وایە لە نێو خوانبیری لێ دەکەنەوە، نایڵێن نایکەن، دەناغێری ممکنە نەزان. جمهوری ئیسلامی ئێران هیچ ڕێگایەکی دیکەی نییە غەیری ئەوەی ئیعتراف بە مەسئلەی کورد بکە و درەنگی یازوو ئەگەر بۆ خۆی نەوێ بەسەریدا دەسک. دەستان خۆش بێت. زۆر مەمنون، سپاس بۆیەوە. کاتمان گرتن و سپاس کە کاتتان پێداین بۆ ئەم دوو بەرنامەیە لە دیداری تایبەتدا. خۆشحاڵ بووم. ئێمەش زۆر زیاتر. بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی و دیداری تایبەت، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیداری تایبەتەمان لەگەڵ بەڕێز کاک عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران. سپاس بۆ ئێوەش کە تام کاتە لەگەڵ بەرنامەکە بوون، بە هیوای سەرکەوتن و سەرفەرازی و شادی بۆ هەموو لایەک و هەتا دیدارێکی تایبەتی داهاتوو ماڵەوە.